ئەڵێ ئەگەر پرسیارێکی زۆر جوان ئەڵێ ئەگەر پرسیارمان لا دروست بوو سێرچی بۆ بکەین یا لە مێشکماندا فکری لێوە بکەینەوە هەردووکیان پرسیارێک لا دروستە بێ بیری لێ بکەرەوە بۆی تۆزێ شت بێتە مێشکت بەلایەنی کەمەوە ڕێیەکی غەڵەتیش وەرگری هەر باشە چونکە دوایی کە سێرچەکەی بۆ دەرەکەوێتەوە غەڵەت بووی یەکسەر مێشکت فێرە بێ بەس تۆ هەر بیری لێ نەکەیتەوە یەکسەر سێرچکەی لەوە ئەچێ کەمتر بێشکت زانیارێکە وەربگرێ اینجا بەڕێزان کە ئەش خوێنیتەوە بیرکەرەوە ئێستا من زۆربەی بیرۆکەکانم لە کاتی خوێندنەوە بۆ هاتووە زۆر بیرۆکەم بۆ هاتووە لە کاتی خوێندنەوە کتێبە خوێنمەوە کە خەیاڵم ئەچێ بۆ مەوزوع ئەگجاری ئەو کتێبە ئەبێتە هۆیەوەی کە من خەیاڵم بچێ بۆ مۆزوعەکە لە دەروی کتێبەکەشە کتێبەکە ئەوەستێنم بیرکردنەوەکە مهمە بیرکردنەوە یعنی بیرکەیتەوە لە شتێک نەک تۆ داڵخەلیان ناڵێ جاری وایە کتێبێکم خوێندوێتەوە تا کۆتایی لەوە چێ 50 جار لەسەری وەستاوم نەک لەسەرەوەی بڵێم وەڵام کتێبم دێڕێی گرنگم کەلیمەی گرنگە کتێب هەبوو بەس لەبەرەوە حەزم کردو بێ خوێنمەوە چونکە نووسەرەکە وای لێ کردوم بیرکەمەوە شتی فێر نەکردوم بەس ناچاری کردوم بیرکەمەوە جاری کتێبەکە سادە بوو بۆیە خوێندنەوە خۆی وەکو ئاڵێ ئامێرێکە بۆ ئەوەی تۆ بەکاری بێنی بۆی مێشکت بەکاربێنی بۆی ناچار بەبی بیرکەیتەوە اینجا جاری وا هەیە نووسەرەکە عیلمێکی باشی پێ نەبووە یا شارەزایەکی باشی پێ نەبووە بەڵام مەوزوع ئەوروژێنێ ئێستا هەر لە عالەمی شاوایە هەندێک کەس ناوبانگیان پیا کرد زۆریش عالم نین لەو چه خەڵک پێیان بڵێ عالم بە زۆر عالم نین بەڵام چییە مەوزوع ئەوروژێنن تۆ کە گوێ ئەگری ئەمە بۆ خۆی زۆر زۆر باش با ڕێیەکەشی خەڵەت بێ